بناوی خوای بخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ پەروەردیگاری جیهانیان سەڵات و درود و ڕەحەمات لەسەر جانی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ڕێز و ڕەحمەت و گەورەی و شکۆ لە بۆ سەحابەکان و هاوڵانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وسلام و ڕەحمەت و گەورەی خوای پەروەردیگاریش لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت بینەران و خۆشەویستان. خۆشحاڵ و بەختەوەرم لەو بەرنامە تایبەتەدا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە بۆ پێشکەشکردنی بابەتێک تەوەرێک ئەویش لەسەر قوربانیکردنە لە پێناوی خوای پەروەردیگار. ئایا بزانین قوربانی مانای چییە؟ و لە کتێبە فقهیەکان زانایانی شەرعزان چۆن باسی قوربانیکردنیان کردووە و ئەو مەرجانەتێکەوە پێویستە ئەو کەسێک کە قوربانی دەکات لێی بێتە دی و ئایا ئەو ئاژەڵانە چین کەوا دروستە بکرێن بە قوربانی و ئایا قوربانیکردن دەکرێت بۆ مردووان بکرێت و ئایا بە وەکالەت قوربانیکردن جائیزە و دروستە و ئایا بزانین گۆشتەکە بە چ شێوازێک دابەش بکرێت و کۆمەڵێک پرسیاری تر لەو بەرنامە و لەو تەوەرە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادیان دەکەین لەگەڵ هەر یەک لە بەڕێزان جەنابی مامۆستا ئیدریس سورچی پێشنێژ و وتارخوێن و زانا و بانخوازی ئاینی و هەروەها بەڕێز جەنابی مامۆستا سامی سورچی پێشنێژ و وتارخوێن و زانا و بانخوازی ئاینی بە خێراتنیان دەکەم و دەڵێم ئەسەلام عەلەیکوم و ڕەحمەت الله. یاخۆ بە خێر بێن جەنابی مامۆستایان، سپاستان دەکەم بۆم ئامادەبوونتان. جەنابی دکتۆر ئیدریس ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم بە کورتی پێناسەی لوغەتەن و یاخود تعریفی لوغە و ئیستیلاحی لە بۆ قوربانی یان لە بۆ ئوضحیە بە چ شێوازێک لە کتێبەکانی لوغە و لە کتێبی شەرعزان باس کراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. بالنسبة شيء أضحية يان ضحية واتا لزمان عربي دا كردني قربانية لكاتي تشيشتان، يعني أضحية لضحاي هاتية چونکە کاتی قوربانی لە ضحای دەست پێ دەکا لە کاتی چێشتان دەست پێ دەکا. لە زمانی شەرعیشدا پێناسە شەرعیەکەی ئەوەیە ئوضحیە بریتیە لەو حەیوانەی کە سەر ئەبڕێ کە بریتیە لە بزن، مەڕ، مانگا و حشتر ئەو چار حەیوانە کە سەر ئەبڕێ تەقەڕوبا ئیلە الله وەکو نزیکبوونەوە لە خوای گەورە بەو مەرجانەی کە شەریعەت دیاری کردووە. ئەو بە کورتی پێناسەی ئوضحیە لە ڕووی زمانەوانی لە ڕووی شەرعیەوە. بەڵێ حکمت و فەلسەفەی بە چ شێوازێک باس کراوە؟ حکمت و فەلسەفەی قوربانی بریتیە لەوەی زیندوکردنەوەی سنەتی ئیبراهیم عەلەیه السەلام، ئەن اتەبع ملەتە ئیبراهیم حەنیفە. دیارە حەزرەت ئیبراهیم معلومە کوڕەکەی خۆی ئەوێ بکاتە قوربانی ئیسماعیل، ئەوێ خوای گەورە فیدەی بۆ ئەنێری و فەدەیناه بذەبح عەظیم. کەواتە قوربانی زیندوکردنەوەی سنەتی پێغمبەری ئێمەیە. لۆیە حەدیثەکەی ئەفەرمێ ضحوا فإنها سنة أبيكم إبراهيم، قوربانی بکەن لەبەرەوەی چونکە ئەمە ڕێچکە و سنەتی بابە گەورەتانە ئیبراهیم عەلەیه السەلام. ئیذەن ئەوەیە ئەو ڕێچکەی پێغمبەران بەرنەدەین چونکە دینی ئێمەش زیاتر تابعی ڕێچکەی ئیبراهیمە عەلە نەبینا عەلەیه السەڵات وەسەلام. دووەمین فەلسەفە و توان حکمەتی قوربانی بریتیە لەوەی شکرانە بژێریە لە بۆ ئەو ناز و نعمەتانی کە خوای گەورە بە ئێمە بەخشیە. بە تایبەت قوربانی لەسەر کەسانە تەشریع کرایە کە هەبوو بن، دەوڵەمەند بن، ماڵیان هەبی، سامانیان هەبی، وەکو شکرانی برێن سوپاسگوزاری لە بۆ خوای گەورە کە ئەو نعمەتەی بە تو بەخشیە قوربانی ئەنجام ئەدەی. فەلسەفەی سێم، حکمەتی سێم ئەتوان بڵێن تەوسیعەیە عەلە الأهل والمال والأهل والجيران، ئەوەیە فراوانیە لەسەر ماڵ منداڵت، دەرو جیرانت، خەڵک لەو گۆشتەی ئەخوا، لەو خواردنەمەنەی ئەخوا، فەقیر، هەژار، حتا دەوڵەمەندیش، و دروستکردنی خۆشەویستی و مەحەبەتە لە بینی مسلمانان. خوا پاداش بداتەوە. جەنابی دکتۆر سامی، ئەگەر پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم، ئایا مێژووی قوربانیکردن لە شەریعەتی ئیسلام لە کێوە دەست پێ دەکات و ئایا پێش ئیسلامیش وارد بووە کەوا قوربانی کردن و ئوضحیە هەبوو بیتن بۆ نزیک بوونەوە لە خوای پەروەردیگار؟ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين
طبعا بابلين قرباني كردن جورك لعبادات لخوا پرستيكن خوا سبحانه وتعالى كإنسان دروس كردوا لبو عبادة خوا پرستيا و ام عبادتانه شي كتشريع كردوا لبو مسلمانان تنوعي تيدا كردوا چندين جوري عبادتمان هي دیارە ئەم تەنەوعش بۆ چەند شتێکە مەثەڵەن هەم بۆ ئەوەیە کە ئینسانی مسلمان زیاتر ئەجر و پاداش بەدەستبینێ و هەم بۆ ئەوەیە کە تووشی مەلەل نەبی ئەگەر تەنها یەک جۆری عیبادەت بیت لەوایە میسانە تووشی مەلەل ببی بەڵام کە چەندین جۆر هەبوو ئەمەی دەکەیت دوایە فترێکی تر ئەمە ماوەیەکی تر ئەمە بەم شێوازە زۆرترین عیبادەت لە بۆ خوا ئەنجام ئەدەی و هەروەها بۆ ئەوەشە کە مەثەڵەن جاروا هەیە ئینسان لە هەندێک جۆری عیبادەت بۆی ناکرێ مەثەڵەن ئەنجامی بدە بەڵام هەندێکی تر وەکو بەدیل خوا سبحانه وتعالى لە بۆی داناوە ئەگەر تۆ ئەمەت پێ نەکرێ خۆ ئەوەت پێ ئەکرێ جا ئەم تەنەوع لە ئیسلامەتیدا بەڕاستی نعمەتێکی گەورەیە کە خوا سبحانه وتعالى لە بۆ ئێمەی داناوە اینجا عیبادەتەکان طبعا هەندێکی بەس قەولیە مثلا وەکو زیکرە وەکو قورئان خوێندنە وەکو دوعایە وەکو ئەمر بە چاکە ڕێگریکردن لە خراپە و بەشەشی بەدەنیە وەکو مەسەلەن نوێژە بەشەشی ماڵیە وەکو مەسەلەی زەکات وەکو قوربانی و بەشەشی بابرێن بەدەنی و ماڵیە وەکو حەجکردن لە پێناوی خوا بەشێکی ئەگەڕێتەوە لە بۆ کەف و مەنع یعنی وازهینان وەکو مەسەلەی بەڕۆژی بوون ئینسان دەست هەرەگری لە خواردن و خواردنەوە شەهەوات لە فەجرە هەتا با بڵێن غروب ئەم جۆرە عیبادەتانەمان هەیە خوا سبحانه وتعالى بۆ ئێمەی داناوە و لێرەشەوە پێم خۆشە ئاماژە بەوە بکەین کە ئەوەمان پێ ئەڵێ کە خوا سبحانه وتعالى زۆر ڕێگای داناوە بۆ ئێمە کە لەوێوە بچینەوە خزمەت خوایان بگەینە خوا سبحانه وتعالى ابن القيم برحمة بقصيشي جوانية فرمي الطرائق إلى الخالق بعدد أنفاس الخلائق فرمي الرقا كان بو قيشتن بخوا بأندازي هناسكان إنسانا بلام أما هموي طبعا لناو إسلام بالتأكيد واتا قيشتن بخوا يك رقاي هي كإسلام بلام لناو إسلام لقوبوبي لأبيتو يعني تسندين فرعي هي لوي وأتوانين نخوانا خواستبرين لرجاء إسلام ولا غير إسلام بقين بخواس لنهدينهم سبلنا والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا جاء مسألة قرباني شيكا كلو عبادتنا كخواس سبحانه وتعالى تشريع كردوا لبو مسلمانا وكو ميجوكا طبعا ميجوشي قديمي هي قرباني زانان أي جيرنا ولبو كركان حضرة آدم إذ قرب قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر يعني لويوا دستي بيكردوا لكركاني آدم عليه السلام كقربانيان كريكيشان چونك إخلاصي هبو نيتيكي باكي هبو وبشتي باش قربانيكي كرخوالي قبول كر لويتر قبولي نكر واتن نية إخلاص دور دبينيت بورقرتني قرباني لبو همو عبادتك أتوانن بلهم يكم هنگاو ركني سرچيكي إخلاصا دواتر طبعا وكو هر لقرآن أستاذش آماجي بيكر يعني حضرت إبراهيم عليه السلام أو إجبابلن قرباني كردوا ويكم زال هولدا كقربانيكي بكركي بك بلام خوا سبحانه وتعالى طبعا أوش هر بو تاقي كرنوا أجينا لعلمي خواهب وكا إنسان نابشي لبويكا بكرة قرباني بلام وكو تاقي كرنوا كتاچند أم إنسانا جويرايلي خواك سبحانه وتعالى كقيمة عبادتش أوي إنسان ببي أوي يعني فلسفي عبادتك بزاني ببي أوي كحكمتك بزاني مصلحتي تشية مصلحتي تنية بلي سمعنا وأطعنا جاء إبراهيم عليه السلام وكركي إسماعيل السلام إخوان لسربيت وان فرمو كأخواي جورة دعوة ليكر أو يكسر تنفيذي طبعا لخونك يا ويستي تنفيذي بك وكبا إسماعيل شي فرمو أو يستي فرمو يا أبا تفعل ما تؤمر ما تؤمر يعني هالشي أمرت بكرة يعني ببيوي بزاني أمرك هالشي تسليم بون فلما أسلم ما شاء الله هردوشيان فلما أسلم بتثني بالله هردوشيان تسليم أمر إخوابون إذا أوا بابلن خواي جورة قرباني كي لبو غوريبا وفديناه بذبح عظيم دواتر طبعا كإسلام بابلين بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبري خاتم هات بيغمان لأحاديث صحيح ثابت بوك بيغمبر صلى الله عليه وسلم لفترة مدني باشي هجرتك هرد صالي بيغمبر صلى الله عليه وسلم قرباني كردوا وحتى أجل لسفر شابد صحابة فرمون حتى سفرك قرباني كي لسفرك شي كردوا لغوشتك شي خوار حتى هاتوا مدينة إذن مێژوێکی دوور و درێژی هەیە بڵێ ئەوەش ئاساییە لەبەر ئەوەی دینەکان هەمویان لە نەتیجە دینی ئیسلامە خوای گەورە سبحانه وتعالى فەرمێ إن الدين عند الله الإسلام وديني پێغەمبەر ئادەمیش و نوحیش عليه السلام پێغەمبەر ئیبراهیمیش هەر هەمووی هەر ناوی ئیسلام بووە بۆیە لە تەشریعە لە عیبادەتە ئەکرێ
لە زۆرێک لە عیباتەکان پێک بچیت و هەمان شت دووبارە بیتەوە لە دینەکە. خوا پاداشداتەوە یا ڕەبی. بەڕێز جەنابی مامۆستا ئیدریس ئەگەر باز لە حکومەکەی بکەین، حکمی قوربانی ئوضحیە ئایا لە ڕووی شەرعەوە لە چ پێگەیەکدایە؟ ئایا واجبە یاخود سنەتە یان حکمە شەرعیەکە چۆن باس کراوە لە کتێبی فقه و ئوسولی فقهیەکان؟ حکمە شەرعیەکەی دیارە زانایان ناکۆکن لەبارەی حکمە شەرعیەکەی. زۆرینەی زانایان دەڵێن سنەتێکی مؤکەدە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە بەردەوامی ئەنجامی داوە و مامۆستا فەرمووی لەو 10 ساڵەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قوربانی کردووە. بە بەڵگەی ئاەتەی فەصلی لربک وانحر. فصلی لربک وانحر یعنی نوێژی جەژن ئەنجام بدە لە بۆ پەروەردیگارت و هەروەها قوربانی بکە. ئەوەی دەکەنە بەڵگە هەرچەندە هەندە عولەما دەکەنە بەڵگەی واجب بوون. چکە ڕێی دۆمان هەیە ئەڵێ واجبە کەمەش ڕێیەشی هەتا حەدێک بە قووەتە ئەو ئاەتە ئەڵێن و بە ئەمر هاتی ئەمرش لە بۆ وجوبە و پێغەمبەر صلی الله علیه و سلم کە 10 ساڵ لە مەدینە بەردەوام ئەنجامی دا و تەرکی نەکردووەکو لە سەفەر و لە حەضەرەوە دەکەنە بەڵگەی کە واجبە. بەڵام لە کۆتادا هەر ئەو ڕێیە بە قووەتە کە سنەتێکی مؤکەدە. کەسێک بیکە خێرێکی گەورەی بۆ ئەنووسێ ئەگەبێت و نەیکە گوناحی پێناگە. بەڵام کەسێکە یعنی هەیبی قوربانی دەوڵەمەند بی فەقیر نەبی قەرز نەکە لە بۆی و حديثك بيغمبر صلى الله عليه وسلم فرموي إذا دخلت العشر وأراد أحدكم أن يضحي فلا يمس من شعره وظفره شيئا أو إذا كان فليمسك أو شيء فليمسك أو شيء فرمي وأراد أحدكم أجر كسك بيوي قرباني بكا كواتا ويس أجشتك واجبي رغبتي تدانيا زوانا أو إذا كان بلغيشي واضح لسرويكا سنتي شي يعني دلن أبو بكر وعمر رضاي خوي جوريان لسربي قربانيان أنزام ندا ولا ترسي أوي نو خلق بري واجبة كواتا إذن قرباني زور جوريا خلاف لا وجوبي هي يعني زورك لزانان كدلن سنة لولا وريش زور بقوته كواجبة بو يو كسانك خوي جوري بيداون لو خلافي دربتن وباشا هم سال خو قرباني انزام بدان خو پیغمبر صلى الله عليه وسلم راستا جاني فقيري وهجاري هبوا خو لدى صالح مدينه هم يهدى ولا من نبوا هم يهدى ولا من نبوا كسي قرباني شي كرديه هم لمالي هم لسفر وكباس ما كان حكمه زور قوري تدايا او قرباني انزام بدري وكو شعار شي قوري بميني توا حتى باسكري آدا خو قرباني باشتري يعني قيمتك بكريتا او برسيارك او مشين كقولتم باشا ما بس او ولاد بكرسم كسيك بون هنا كاورك يان بزنيك يان مرك ب 500,000 600,000 دينار بنمون اگه باسي بكين بلد بن باركي دم بفقير لروجي قرباني وات لروجي ججني قربان يعني لروجي ايام التشريق سي روجا كي تريد داي روجي كمي ججن قيمتك باشترا ياخذ حيوانەکەی سەر ببڕی ئەوە پرسیاری یەکەم هەر لە پرسیاری یەکەم لقەچکەری دەبیتەوە ئایا گۆشتی نەرمک بکڕیت بە قەدەرایی چێشی حیوانەکە بکاتە خێر ئایا بە قوربانی دەشێت یاخود ناشێت زۆربەی زانایان پێیان وایە کە قوربانی قیمەتەکە قەت یەکسان نییە لەگەڵی هەر قوربانیەکە گەورەترە لەبەرەوە فەرمودەکان هەمووی باسیەوەی دەکات قوربانی ئەنجام بدە نەک قیمەتەکەی بکە یان پارەکەی بکەی خێر پاشانیش ئەوە شعارێکی گەورەیە ئەو شعارە بمێنێتەوە چکە بێتەوە کەسەی سەدەقەی کردو خێری کردو لە باتی قوربانی معنی ئەو شعارە جوانە ئیسلامەتی بنبڕەبی نامینی ئەو شعارە ئەتوێتەوە پاشانیش سەدەقە خێرە سەدەقە سنەتە لەگەڵ ئەوەیدا قوربانی خلاف لە واجبوونەکەی هەیە بۆیە ئەو قوربانی وەکو شاعیرەیەکی گەورە دەبی هەر بمێنێتەوە بەڕاستی ئەو فکرانە زۆر زاری وایە ڕەوازیان بۆ ئەدرێکا کە خێرەکەی بکە پارەکەی بدا مشینە باشتر بلەوە فەقیرەکەی احتیمالی هەیە ئەو حیوانە هەموو سەرە بڕێن و خۆشی بڵاو بیتەوە لە نێو کۆمەڵگە ئەوانە و شتانە دروستەکەن لە کاتی قوربانی کەوانە پێچەوانەی ڕێی عولەمایانن بەڕاستی بەڵێ خوا پاداشداتەوە یا ڕەبی کەواتە جەنابی مامۆستا خوای سوبحانەه وتەعالا چ پێویستی بەو قوربانیە و بەو گۆشت و خینە هەیە کەوا ئێمەی عەبدەکان لە بۆ ڕەب العالەمین ئەنجامی دەدەین ئایا وەڵامی ئەو پرسیارە لە قورئان لە فەرموودە بە شێوازی واقع و منطقی وەڵام دراوەتەوە و ئەگەر وەڵام دراوەتەوە چۆنە بێگومن خوا سبحانه وتعالى پێویستی بە عیبادەتی ئێمە نییە
پێویستی بە قوربانی ئێمەش نییە. خوا سبحانه وتعالى غني عن العالمين يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. ولا حديث قدسية خواهي قرأ فرمي أقر إيوة هرچی ئینسانە لە ئەوەلەوە هەتا ئاخیر بە ئینس و جینەوە نەکەر ئینسان با بڵێن هەر هەمووی ئەگەر بێت و خراپبی و کافربی بێدین بیت هیچ لە مولکی خوا کەم ناکە و ئەگەر هەمووشیان هەر باش بێ لە مولکی خوا زێدە ناکە تەنها خوای گەورە پێی خۆشە ئەم ئینسانە باش بیت لەبەرەوەی لە نەتیجە خوا سبحانه وتعالى ئینسانی بۆ بەهەش دروست کردیە لەوەی دروستی کردێ کە ڕەحمی پێ بکە بۆیە پێی باشە چا ببی پێی باشە خوا بپەرستی سبحانه وتعالى و کەونی کە دروست کردیە ئینسانیشی کە لەناو کەونا دروست کردێ لە بۆیە کە خوای بناسیت لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما بۆ ئەمەیە إذن بابەتی قوربانیش بەڵێ خوای گەورە پێویستی پێ نییە کە لن ينال الله لحومها ولا دماؤها بەڵێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن ينالها التقوى منكم کەواتەم ئاەتە بەڵێ باس لەوە ئاکاتن ینی خوێنەکە گۆشتەکە هێزک و پروسەکە هیچیان ناگاتە خوا سبحانه وتعالى چونکە خوا پێویستی پێ نییە بەڵام ئەوەی کە خوای گەورە ئاوێت لە ئێمە تەقوایە یعنی خواناسیە و شتانێک ئەیکەن لە بەرخاتی خوا بیکەن سبحانه وتعالى بێگومان هەر عیبادەتێکیش کە خوا تەشریع ئەکاتن حکمەتی لە پاڵە جا ئینسان جاروایە دەیزانی و جاروایە هێشتان پێی نەگەیشتووە بە حکمەتەکە ئوستاز هەندێک لە حکمەتەکانی باس کرد طبعا یعنی مثلا خوا بۆچی واجبی کردووە لەبەر ئەم جانیبانە کە لە پاڵ عیبادەتەکە ئینسان پێی ئەگە بەدیوێکی تر برێن یعنی ئەم عیباتانەی کە ئینسانەکە بە زۆری وایە دوو لایەنەیە مامۆستا ئەحمەد لەلایەکی ئەم ئینسانە کە خۆی عیباتەکە ئیستیفادەیەکی بۆ خۆی پێ ئەگا و جانبی دووەمین لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئیجتیماعیەوە ئەگەر ئێمە تەماشای عیباتەکان بکەین زۆربەی زۆری عیبادەتەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەورێکی زۆری هەیە یعنی لایەنی ئیجتیماعیەکە زۆر بە قووەت ئەکا برایەتی تەبایی هاوکاریکردن یارمەتیدان طبعا لە ڕێگای ئەم قوربانیە خەڵکێکی زۆر یعنی مثلا کە محتاجە لەوانەیە فترێکی باش گۆشتی نەبینی بی گۆشتەکە ئەبینی تۆ تەماشاکەی لە خلالی ئەو قوربانیە کەسانێک مثلا ئیش و کاریان پەیدا ئەبی کابرای صاحب حیوانەکە و مەڕەکە حیوانەکەی لە بۆ سەرف ئەبیت کابرایەک لەولاوە مثلا معاملەکەی پێەکە ئەوی شتێکی پێ ئەبڕێ کابرایەک لەولا مثلا لە کوشتارگەی قەسابە ئەوی شتێکی پێ ئەبڕێ ئیذەن ئەبینی لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە لە پاڵ ئەو هەموو خێروبێرەی کە ئینسانەکە بەتەکید یعنی بۆیە نەخێر خوای گەورە هیچ پێویستی بەوە نییە بەڵام کە شتەکەی داناوە لە بۆ ئێمەی ئینسان و بۆ بەرژەوەندی ئینسانە خوا پاداشداتەوە جەنابی مامۆستا ئیدریس ئەگەر پرسیاری ئەوە لە جەنابت بکەم ئایا باسیەوەت کرد مەڕ و بزن و ڕەشەوڵاخ و خوشتر ئەو چوارە دیاری کراون لە ڕووی شەرعەوە بۆ قوربانی کردن ئایا هیچ مەرجێک هەیە بۆ ئەوەی کەوا بزانین کامە بزن یان کامە مەڕ یان کامە ڕەشەوڵاخ و خوشتر بە کەڵک قوربانی دێت و ئەو مەرجانە چین ئەگەر هاتو دیاری کراوە زۆربەی زانایان مەذاهبی ئەربعە هەر چوار مەذهب لەسەرەوەن تەنها ئەنعام باشە بزن و مەڕ و وشتر و گا ئەم چارە بە قوربانی ئەچی على ما رزقهم من بهيمة الأنعام لەو چارە زیاتر پێ ناچی هەرچەندە ڕای تر هەیە وەکو ابن حەزم پێی وایە باڵندەش مریشکە کەڵەبابە تاوس ئەبرێن ئەوانەی کە گۆشتیان ئەخورێ ئەوانش دروستە بکرێنە قوربانی بەڵام ئەو وارد نەبووە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وارد نەبووە لە سەحابەی کیرام کە ئەوانە غەیری ئەو چار حیوانەی بکەنە قوربانی یعنی حتا مامز ئەو حیوانی شێویە ئاسک بە قوربانی ناچێت و لەبەرەوەی ئەتوو ئەو حیوانەی ئەکەی قوربانی پێشکەشی خوای گەورە ئەکەی هەندێک مەرجی تایبەتی هەیە دەبێ ئەو حیوانە سەلامەت بی لە هەموو عیبەک لۆ سەدەقەی قەیناکە بەڵام ئەو هەدیە پێشکەشی خوای گەورەی ئەەکەی دەبی سەلامەت بی لە عیب ئەو عیبە ڕئیسیانەی کە لە حەدیثەکەی باسەکە ئەربعون لا تجزئ في الأضاحي چار حیوان هەن بە قوربانی ناچن چار عیب باس کرا العوراء البين عورها ئەو حیوانەی یەک چاوی لە دەستداوە ئەو حیوانە یەک چاوی لە دەستداوە ئەگە دوو چاوشی لە دەستداوی بە قیاس بە ئەولاترە هەر کوێربی یان چاوی سپی بووە یان زۆر لاواز بووە ئەوانە بە قوربانی ناچن یانەوە حیوانەی کە نخۆشە یان شەلە یان زۆر لاوازە تەسیری لە گۆشتەکەی کردیە ئەوانە بە قوربانی ناچن لەوەی کەسێ حیوان دەکەتە قوربانی دەبی زۆر ئاگاداری ئەم جۆرە عیبانەبی ئەن هەتا ئەوڵەمە باسی عیبی ترشەکان یانی مەسەڵەن حیوان هەیە شێتە بەڵێ شێت ینی جێژە
ئەوە نەقسە لە بۆ حیوانەی یان حیوان هەیە جێی بڕاوە بەڵێ زەمە بەستم ئەوە بوو هەیە شاخی شکاوە هەیە جێی نیشان کراوە یان بڕاوە ئەوە باس کراوە ئەگەر حیوانەی کە کۆچە شاخی هەر نییە لە ئەساسەوە بە قوربانی دەچی یان شاخی شکاوە تەسی لە گۆشتی نەکردیە ئەوانە بە قوربانی ئەچێن بۆ نیشان ئەگەر هاتو جێتکەیان مەسەرەن بۆ نمونە نیشان کردی بیان تەوقەچیان لێدایە یان ئەو حیوانەی کە گوێی شەق بووە یان کون بووە هیچ گۆشتی نەبردووە لە مەزەبی شافعی ئەوە بە قوربانی ئەچی بەڵام لە مەزەبی شافعی ئەوەندە گۆشتەی لە گوێی بوو بیتەوە ینی هەندی سەرپەنجەیەکش بی هەرچەند کەم بی بە ڕێگە نییە هەرچەندە لە مەزەبی حەنەفی ڕێگەها بێ ئەگەر بێت یەک لە سەرسەی بڕابی لە گوێی خوا پاداش داتەوە جنابی مامۆستا سامی هەر ئیزافەتەن لەسەر شەرت و مەرجەکانی قوربانیکردن لە بۆ ئاژەڵەکان ئایا مەڕ و بزن و گاو حوشتر ڕێژەکایان دیارە بۆ چەند کەس دەبێتن و شێوازەکەی چۆنە؟ بەڵێ هەر وەکو تەکمێل لە بۆ قسەی ئوستاز با بڵێن بەنسبەت حیوانەکان ئەتوانین بڵێن بکەینە سێ نەوع نەوعێکی کە مستەحەبە ئەو چوارانەی کە ئوستاز باسی کرد و بەبێ عیبی باشە ئەمە زۆر خێرە یعنی ئینسان لە دوو بگەڕێت چیە حیوان زوو شێرە کامل مواسەفاتە ئەو حیوانی بکاتە قوربانی چونکەوە دیارەکە بۆ خوا سوبحانه و تەعالی ئینسان هەر لە ژیانی دنیا گەرە تو دیارەک بدەیتە کەسێکی هەر دنیای تۆزە گەورە بی و مەسئولێکە ئەوانە لە دوو دەگەڕێ دیارێکی زۆر جوان و یعنی بە قەدر و بە قیمەت و ئەوانە بدەیتی دەیەم قوربانیە دیارەکە لە بۆ خوا سوبحانه و تەعالی بۆیە ئینسان لە دوو بگەڕێ کامەی باشە بێعیبە ئەوەی با بڵێن بکاتە قوربانی زۆرێکی تر لە حیوانەکان اتفاقی لەسەرەکەوە بە قوربانی ناچی ئەوەی کە مامۆستا باسی کرد ئەو چوار عیبەی کە هەبوو اتفاقی مەزاهبی لەسەرە ئەوەی تر کە کەمە عیبێک هەیە خلافی عولەمایدایە ئەوە زانانە فەرمون مەکروهە چکەمە قاعدەی فقهین هەیە فەرمی الخروج من الخلاف مستحب وا باشە لە هەر مەوزوعێک کە خلافی تێکەوت ئێمە لێی دەربچین مثلا ئایا گوێی کون بووە بڕایە پێدەچی پێناچی دوو دەگەڕێم یەکەشی کەوە هیچ عیب لە گوێنی ئەوەی دەکەمە قوربانی مەسەرەن ئەوە بەنسبەت بەرێن ئاژەڵەکان ئەوەی ترکە جەنابەت باس کرد بەنسبەتەوەی کایە ئەو حیوانە بۆ چەندیە بە چەند کەسی دەچی طبعا پێشی بینە سەر ئەوە کە مەشهورە لە فقهی ئیسلامی قوربانی کە ئەکرێت ئەتوانین بڵێن سێ جانیبی هەیە مامۆستا بەڵێ مامۆستا جانیبێکی وەکو کارێکی خەیر وەکو فعل الخەیر خوای گەورە فەرمی وەفعلوا الخەیر هەموو متفقین لەسەرەوەی کە قوربانی شێشی باشە ئەگەر ئاوا لێک بدەینەوە یەک قوربانی حەز دەکەی با بزنەکبی با مەڕەکبی مەسەرەن بۆ هەموو ئومەتی ئیسلام بکەتەوە یعنی بە ناوی فعل الخەیر لە هەمووی تەبیعیە بەڵێ ئەوە وارد بووە لە سنەتی ڕسوول الله صلی الله عليه وسلم ئەوە وارد بووە جانیبی دووەمین وەکو شەعیرە بۆکو شاعیرێک لە شاعیری ئیسلام کە ئوستازش تەرکیزی لەسەر ئەوە کرد کە ئەبێ بمینیت و وەکو حیوان سەربڕین ئەبێ بمینیت چونکە شاعیرەکە بەو شێوازەیە ئەمە لە غەیری قوربانیە سەدەقەمان زۆرە گۆشتە وزعکردنمان زۆرە بەڵام قوربانیکردن شیعارێکە لە شیعارەکانی ئیسلام چۆن ئەمینیتەوە ئەم شاعیرەیە بە بەردەوامی دەبی بەم شێوازە کە هاتووە بە ئێمە گەیشتووە ئەوە بکرێ وخوای گەورەش فەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب يعني گەورەکردنی شاعری ئیسلام نیشانەی تەقوا و دینداری و پارێزگاری کردنە جا ئەگەر وەکو شاعیرەش تەماشە بکەین لەو جانیبەوە ئینسان ئەتوانی حیوانێک سەر ببڕی لۆ خۆی و لۆ ئەهلی خۆی یعنی ها گرنگە هەرچی عائلەیەکە مەسەرەن وەکو شاعیرە قوربانێکی یعنی ئەوە پرسیارێک زۆر جار لە مامۆستای ئاینی دەکرێت ئایا ئەگەر ڕئیس عائلەیەک مەڕێک یان بزنێک بکاتە قوربانی بۆ تەواوی ئەندامانی خێزانەکەی خۆی دەچێت ئەگەر وەکو شاعیرە لێک بدەینەوە بڵێتەوە جانیبی سێمین ئەوەیە کە لە فقهی ئیسلامی باسەکە قوربانی وەکو سنەتی فەردی سنەتی شخصی یعنی گرنگە هەر کەسێک کە ئیمکانیەتی هەبوو لە تەمەنی خۆیە طبعاً پاشی بلوغ ئەوانە گرنگە قوربانێکی بکە ئەمە وەکو سنەتێکی فەردی و شخصی ئەو کاتی بزن لە بۆ یەک کەسە و مەڕیش بە هەمان شێوە لە بۆ یەک کەسە و چێر و حوشتر لە بۆ حەفت کەس ئەتوانن بەشداری بکەن اینجا ئەو حەفت کەسە کە بەشداری بکەن مەثەرەن چێرێک ئەکڕن جوانەگایەک ئەکڕن ئەکرێ هەر حەفت نەفەرەکە بۆ هەر حەفتیان قوربانی بی ئەکرێ غەیری قوربانیشی لەگەر تێکەر بی یعنی مەسەرەن یەک دووەشیان قوربانی بیت لە حیسەی خۆی یەک دووەشیان لە بۆ عەقیقە بی یەک دووەشیان لە بۆ سەدەقەی بی مەثەرەن یان هەتا وەکو لۆ خۆی یعنی بەشە گۆشتەکەی خۆی پشکێکی هەبی لۆ خۆی عولەما فەرمون ئەمە دروستە
لەبەرەوەی بە حەفت کەسی ئەچیت. دەکرێت ئەگەر ئەو حەفت کەسە کەسی مردوشی تێدا بێت، یعنی بۆ نمونە چواریان زندی بن بەڵام سێیانیان وفاتیان کردبی و مردوو بن. ئایا بۆ ئەوانیش جائزە و دەکرێت قوربانیکردن بۆ مردوو؟ جا مەسلەی مردوو ئەوە بابەتەشی دیکەیە، واقعی مەسلەی مردوو خلافی تێدا هەیە. زۆرینەی عولەما لەسەر ئەوەنە کە قوربانی لە بۆ مردوو نابی. هەتا لە مەزەبی خۆشمان لە مەزەبی ئیمامی شافعی ئەفەرمێت لە بۆی نابی ئیلا مەگەر وەسیەتی کردی. ئەگەر وەسیەتی کردبی ئەو کاتی لە بۆ ئەبی. بەڵام واقعی ڕەئی مقابلش بە قووەتە کە ئەفەرمون لە بۆ مردیش دروستە، هەتا ئەگەر وەسیەتشی نەکردبی هە دروستە، لەبەر کۆمەڵێک ئەدیلە. یەک لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیث صحیح هاتووە کە یعنی ضحى بکەبشەینی لە چەند ڕیوایەتێکە هاتووە، یعنی دوو بەرانی کوشتیتەوە، یەکێکیان فەرموویتی هذا لي ولآل محمد اللهم تقبل مني، ئەمە بۆ خۆم و بۆ ئەهلی خۆم، خوای لێمان قبول بکەی. ئەوەی دیکە کوشتیتەوە فەرمووی لە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئێکە لە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مردووشی تێدا و زیندیشی تێدا. ئەمە دلیلێک، یعنی لەسەرەوەی کە لە بۆ مردیش ئەبی. دلیلێکی دیکە ئەوەیە کە سەدەقە لۆ مردی ئەچیت، ئێمەش زۆرێکە لە سەدەقە، یعنی بە شێوێک لە شێوەکان قوربانیش سەدەقەیە. و ئەمە دلیلمان هەیە لەسەرەوەی کە دوعا لە بۆ مردی وەنیە والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، کەواتە لەبەر ئەم ئەدیلانە ئەکرێ برێن قوربانی لە بۆ مردی دروستە. جا ئەگەر وەسیەتی کردبی ئەوە باشتریش باشە. بەو پێیە لەسەر ڕێی ئەم زانانە کە ئەفەرمون دروستە، بەڵێ ئاسایی ئەو کاتی لەناو با بڵێن ئەو وڵاغی کە ئایکوژیتەوە کە حەفت حیسەیە ئەتوانی بەشەشی لە بۆ مردیەکەش دابنێ و ناویان بیری. بەڵێ خوا پاداشداتەوە. جەنابی مامۆستا ئیدریس، کات و وەقتی ئوضحیە و قوربانیکردن جەنابت لە تعریف و پێناسەکەی شتێکت باس کرد، باسی چێشتەنگاوت کرد. ئایا بە فعلی لە کتێبە فەقیەکان کاتێکی دیاریکرا و محدودی هەیە قوربانیکردن، یاخود ڕەها و مطلقە هەر کاتێک کەوا ئینسان بتوانیت قوربانی تێدا بکات بیکات؟ چۆنە؟ پێشەوەی باسی بزانام تەمەنی حیوانمان نەکرد، نازانم بەڵێ هەر لە شروعی حیوانەکەی باسی بکە. ئەو حیوانەی کە مامۆستا فەرمووی باسی کرد تەمەنەکە گرنگە، تەمەنەکە دیاری کراوە، ینی بۆ مەڕ و بزن و جوانەگا و حشتر هەر یەکە و تەمەنێکی جیاوازە. ئەگەر جیاوازە چۆنە؟ بەخۆی بزن دەبی 2 ساڵی تەواو کردبی. 2 ساڵ پێی نابی لە سێم ساڵی. مەڕیش ئەبی ساڵێکی تەواو کردبی یان 6 مانگبی ددانی کەوتبی لە مەزەبی شافعی. لە مەزەبی حەنابیلا ئەگەر دانشی نەکردبی ئاسایە 6 مانگی تەواو کردبی ئەو ڕێیەشی مناسبە لەو عەسرەی بەڕاستی لە بۆ مەڕ کاور. ئەگەر 6 مانگ کاور بەرخیانی بڵێن 6 مانگی تەواو کردبی قەڵەوبی ئەکرێ بکرێتە قوربانی. ڕەشە وڵاغ ئەوش عینی دەبی 2 ساڵی تەواو کردبی، پێی نابی لە سێم. وشترش لە وڵاتی مەنیاتە 5 ساڵی تەواو کردبی داخلی شەشەمی کردبیتن. خوا پاداشداتەوە. بەنسبەت کاتەکەی کە گوتمان ئوضحیە بەخۆی لە دوحای هاتیە، وەختەکەی وەختی نوێژی جەژنە. پێشی ئەوەی نوێژی جەژن بکرێ نابی قوربانی ئەنجام بدرێ، یعنی پێشی ئەوەی نوێژی جەژن بکرێ قوربانی بکرێەوە قبول نییە. وإنما هو صدقة من الصدقات، صدقەیەکە لە صدقات و لە فرموودە ئاماژە کراوە. بەڵکو کاتەکەی لەو کاتی دەست پێ دەکا کە خۆر هەڵدێ کاتی چێشتانە، ئەوە 20 دقەیەک ڕۆیشتووە نوێژی جەژن ئەنجام دراوە، لەو کاتەوە وەقتی فەضیلەتە، وەقتی گەورەیە کە قوربانی تێدا ئەنجام بدرێ. بەڵام درستیشە لە مەزهەبی ما هەتا 3 ڕۆژ پاشی جەژن کە ئاخر ڕۆژی ئەیامە تەشریقە تا مەغریبەکەی، یعنی لە ڕۆژی جەژن تا ڕۆژی چارەم تا غروبەکەی دروستە ئەنجام بدرێ. وەلەو هەستەکەم زۆر باش نییە تاخیر بکرێ ئەوەندە خاستن ڕۆژی چارەمەکە، چونکە 3 مەزهەبی دیکە دەڵێ تەنها 3 ڕۆژ دەبی نابیتە 4. بە شەوبی هە دروستە، بە ڕۆژبی هە دروستە، مهم لەو لە خلالی ئەو کاتەبی لە پاشی چار، ینی کە بۆ شەوی 5م بۆ بەی شێوەیە لەگەمانجی مەغرب قەتع دەبی کاتی قوربانی نامین. پرسیارێک بەوازح و بەڕوونی باز بکەین لە بۆ بینەران. ئەگەر کەسێک نوێژی سبەینێ، نوێژی بەیانی بکات بە جەماعەت لە مزگەوت، بچیت قوربانیەکەی سەر ببڕیت، ئەوە پێی ناگوترێ قوربانی لە نوێژی سبەینێ، نەک نوێژی جەژن. لە نوێژی بەیانی کە چۆ نەخێرەوە کاتی قوربانی نییە، قوربانەکەی قبول نییە و سەدەقەیەکە ئەنجامی داوە. باش
دێتە مزگەوت نوێژی جەژن دەکە گەنێتە مزگەوت توشخواانە خواستە یعنی مهم کاتی نوێژەکە ئەنجام درا و ئەو کاتەوە دەست بە قوربانی ئەکرێت تا چارەم ڕۆژ دەکاتە غڕۆب و خۆر ئاوابوون. باسی نوێژی جەژن ئەوانە ناکەین لەبەرەوەی بەرنامەی تایبەتر هەیە، بەڵام ئەگەر کەسێک نوێژی جەژنی کرد، نوێژی جەژنی ئەنجامدا، بەڵام قوربانی هەبوو و ڕێگایەکەی دوور بوو یان مەبەستی ئەوە بوو خوتبەکەی نەکات، ئایا جائیزە لە نیوەی خوتبەی بچیتن قوربانیەکەی ئەنجام بدات لە ڕووی شەرعیەوە و بە تایبەتی لە مەسەبی ئیمامی شافعی؟ حەدیثەکە مۆستا باسی پاشی نوێژەکە یعنی بڵێ باسی نوێژەکەت باسی نوێژەکە کە نوێژەکە ئەنجام درا بەڵێ لە مەذهبی خۆمان واقعی ئەفەرمێ ئەبێ نوێژەکە بکرێ و بەقەدەر دوو خوتبەی خەفیف ئەو جار ئەفەرمێ دروستە، بەڵام وەکو ئەفضل ئەفەرمێ ئەوەیە کە یعنی تۆزێک تاخیرتر بیت هەتا دڵنیابین لەو مەسەلەی وەختەکە لەو کاتیەوە دەست پێ بکاتن. طبعا حديثك وافرمه أول ما نبدأ به الصلاة ثم نرجع فننحر. إن جاء ليرة هندك فرميتيان هل دواي نويجي بلي درسته بلام علماء لشرح حديثك فرمون بويا باسي خد بينك لا تشوك بيامز وسلام دائما لدون نويجي خد بها كردية بله كواتا خويا فرمي يكم زار نويجك يكين دواي أقرينا وقربانيا كاكين يا بيامز وسلام كنجي قرايتوا خد بكي كردية هنجي قرايتوا كواتا أبي بقدراي خد بكش وقتك بروة أو كاتي درسته زور باشا كواتا بابي مسر آداب كان جنابي دكتور سامي آدابي أو كسيكوا قرباني دكات هیچ ئادابێک ڕەچاو بکات بۆ ئەوەی کەوە چۆن دەڵێ قوربانیەکی پوختە و تەمیز و جوان ئەنجام بدات؟ بەڵێ طبعا لەبەرەوەی هەر لە خلالی ئادابەکان با بڵێن هەندێک خلاف هەر دروست ئەبیتەوە. بەڵێ مەثەرەن ئەو کەسەی کە ئەیەوێ قوربانی بکە وا باشە لە دەشەوی با بڵێن ذوالحجە کە داخلی دەشەوی یەکەمی بله ذي الحجة إما بيدلين نومينا بابلين إحازيان باشا حتى كاتي قرباني كداته خوي بقريته ولا مسألة مو كردن وريشتاشين وبرتسا كردن نينو كردن أمانة لو أويك أو ليرة مثلا بونمونا كنتشوي تحاز عبادتك أكاتن حتى هاوبش يك دروز بي لقر أو كسيكوا أتيت مال إخوة فريزي حجة ولا إحرام دايا كإنسان لا إحرام دايا أمشتانا نابي بك أو يشكل مالويو وبتماي بابلين قرباني كردنا أمشتانا نكا باشا تشبيه هيك بكسي حاجي وجيك لويك فرمودشيا ما مستا أماجي بيكر كأفرمي إذا دخل العشر يعني إذا رأيتم هلال ذي الحجة وأراد أحدكم أن يضحي أفرمي فلا يأخذ من شعره ولا ظفره شيئا أو كما قال صلى الله عليه وسلم يعني أفرمي كمانجي ذي الحجة بيني تشونا ناو دەیەمینی حاجیان ئەفەرمێ کەسێک لە ئێوە بیەوێ قوربانی بکە با هیچێک لە نێنووک و لە مۆکەی خۆی وەرنەگری هەرچی مووی جەسەدی با بڵێن هیچی نەکە ئەو یەک لە ئادابەکان ئەمە یەک لە ئادابەکانە طبعا و سنەتەوە وازم لە ڕێی زۆر بەی طبعا ڕێی وەکو مامۆستا پێشتر باسی کرد یعنی بڵێ هەیە دەزانێ ئەگە بێتەوە ئەوەی نەکە قوربانەکەی دروست بڵێ هەرچەندە واقعی ئەم ڕێیە بە قووەتە چونکە لە مەذهبی خۆشن یعنی دوو ڕێی تێدا هەیە ڕێیەکی ئەڵێ ئەگەر ئەم شتانە بکە مەکروهە بەڵام ڕێیەکی دیکەمان هەیە ئەرێ حرامە کەراهەتی تەحریمیە یعنی باشتر وایە نەهی دەڵێ ئەخوازی تەحریم بەڵام ئەگە کەسێک بەڵامونە مەسەلەن لە ڕۆژی هەشتەمی ذی الحیجە بنمونە یعنی ڕێی گۆڕاکەوە قوربانی بکات بەڵام پێشتر نینۆک و مۆکانی کردیە یان کەسێکە تووشی حساسیت بووە تووشی هەستیاری پێست بووە یان کەسێکە بۆ نمونە لە دەوام و دائیرە بۆ نمونە زەبط و ڕەبتێکی هەیە یان بە هەر هۆکارێک لە هۆکارەکان ئەگەر ئەوانەی ئەنجامدا و مەبەستی قوربانی کردنیش بیت ئایا قوربانیەکەی دروستە و جائیزە یاخود چۆنە؟ بەڵێ بەتاکید قوربانەکەی دروستە چونکە لە لای زانایان ئەو ڕێیە پەسەندە کە ئەم شتانە حرام نین کەسێک کە بیەوێ قوربانی بکات حرامیش بی قوربانەکەی هەر دروستە بەڵام تاوانی ئەگاتی بەڵام یعنی ڕێی زۆرینەکە ئەوەیە کە فەرمون مەسەرەن هەر هەتا مەسەرەن لە مەذهبی ئەبوو حەنیفە فەرمی هەر مەکروهش نییە نەک یعنی هەر دروستە و زۆر تەبیعی یعنی بە تەبیعی وەرگرتووە بەڵام وا باشترە گوتمان یعنی خۆی لەو شتانە بپارێزی و ئەگەر ئینسان عوزری هەبوو بێگومان هەر بە تەریق الأولا ئەولاترە کە مەسەرەن حساسیەک شتێکی وانەی هەیە چونکە لە کاتی ئیحرامیشە کە ئینسان عوزری هەیە توانی هەندێک شت کە حرامە لە بۆی ئەتوانی بەکاری بینی ئیخلاص زۆر مهمە کە
كما طبعا باسەکەین یارن ئاداب لە فقی ئیسلامی جاروا هەیە ئادابەکە خۆی لە خۆیدا بە دیوەک لە دیوەکانانی واجبیشە بەڵام پێدەگوتی ئاداب جاروا هەیە سنەتە جاروا هەیە مباحە جا ئیخلاص زۆر مهمە یعنی ئینسان کە ئەم عیبادەتە گەورەیە ئەکاتن مەبەستی ڕەزامەندی خوابی سبحانه وتعالى لەبۆ ناو دەنگ و ڕیا و سومعە ئەوە نەبیتن بەڵێ ئەوانە نەبیتن ئەوە عنی نقطەیەکی گرنگە ئەوەی ترش ئەو شتانە کە گوتمان خۆی لێ پارێزیتن و طبعا کۆمەڵێک شتی ترشمان هەیە مثلا لە کاتی قوربانیکردنەکە یعنی مەسەلەی بەخۆی قوربانیەکە بکە سنەتە بیکوژیتەوە ئەگەر بەخۆی پێی نەکرا لەوێ حاضر بیت تەواجودی هەبی حاضر بی لە هەندا و قوربانیەکە سنەتە جاوە لێرە پرسیارێکمەوە دروست دەبیتن بە وەکالەت بە ئەو پرسیارە ئاڕاستی جەنابی دکتۆری دریس بکەم ئایا وەکالەت کەسێک بکەمەوە چیل بۆ ئەوەی قوربانیم بۆ بکات لە ڕوو شەرعەوە ئایا جائیزە یاخود ئیلا دەبی بۆ خۆم سەری بڕم یان بێم بۆ خۆم لە دیار حیوانەکە بم ئینسان هەر شتێکە بەدەستی خۆی بکە خێری زیاترە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە قوربانەکانی کردیە بەدەستی خۆی ئەنجام داوە لە هەندێک فەرموودە هاتە ئیمام عەلی تەوکیل کردیە ئیمام عەلی تەوکیل کردیە سەری بڕی شێست و ئەوەندەیە بەخۆی ئەنجام دا ئەوی دیکە ئیمامی عەلی بۆی تەواو کردیە و نیشانەوەیە بەڵگەوەیە کە دروستە وەکالەت لە قوربانی و پاشان پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆ قوربانێکی بە وەکالەتی ئومەتەکەی کردیە وەنیا ئەمە هەم بەڵگەوەی وەکالەتە هەم بەڵگەوەشە کە قوربانی لەوە مردی دروستە ئەو دوو مەفهومە لێوەرەگیرێ بەڵێ و ئەوەی کە فەرمووی لە بۆ عایشەی کچی خۆی فاتیمەی کچی گوتی ئەی فاتیمە کە چووی حازری سە قوربانیەکەت بە ئەگە بەخۆش ئەنجام نادەی حازری سە قوربانەکەی بۆ بەڵگەوەی دیارە کەسێک لە باتی فاتیمەی قوربانەکەی کردووە و سەری بڕیە وانە هەموو بەڵگەی وەکالەتن کە وەکالەت دروستە و بەڵگەی ئەوەشە ئەڵێن ئافرەت وە باشە بەخۆ قوربانی نەکە فاتیمە ئافرەت بووە یانی ژن کەمتر توانای سەربڕینی حیوانی هەیە تەنها پیاوە بەخۆی سەرە بڕی وا باشە بەڵێ سەبارەت بە سەربڕین پێشوێ بێمە سەربڕینەکە ئایا خواردنی گۆشتی قوربانی ئەو کەسەی کەەوە قوربانی دەکات تا چەند بۆی هەیە کەەوە گۆشتەکەی بخوات و یان بە شێوەیەکی تر باوا لێ بکەم پرسیارەکەی بە پێش بێخم ئایا ئەو گۆشتە چی لێ بکرێت بە ئەو ئاراستی جەنابی دکتۆر سامی بکەم ئایا گۆشتی قوربانیەکە چی لێ بکەین بیدەینە چێ ئایا بۆ خۆمان بیخۆین بیکەینە خێر یان چۆنە قوربانی خۆی لە خۆیدا ئەبیتە دوو بەش یعنی با بڵێن گوتمان ئوستاز باسیەوەی کرد کە ڕێی زۆرین لەسەرەوەی کە سنەتێکی موئەکەدەیە بەڵام بە جۆرێکی ئەگەڕێ بە واجب لەلای هەموو مەزاهب ئەوی شەوەی ئەگەر نەزری کردبی لەسەر خۆی کە نەزری کرد ئەگەڕێ بە واجب ئەوەی کەوا نەزرە بەتابەتی لە مەزهبی خۆمان ئەوە بۆی نییە هیچی لێ بخوە ئەبێ هەمووی بداتە خەلکی فەقیر و مستحق و ئەوانە ئەبێ نابی ماڵ و منداڵ و عائیلەی خۆشی لێ بخوە بەڵام ئەوەی تر کە سنەتە و نەزر نییە زانانە فەرمون سنەتە بیکەینە سێ بەش دابەشی بکەین لە بۆ سێ قیسم قسمەکی بەخۆی بخوە ئەو دوو بەشەکەی دیکە دوو ڕەئی تێدا هەیە ڕەیەکی ئەوەیە کە هەردووک بەشی بداتە کەسی مسکین و فەقیر و ڕەئی دووەمین ئەفەرمێ نا لەو دوو بەشەی بەشێکی لە بۆ فەقیربی بەشەشی بکاتە هەدیە لەوەی کە کەسی دەوڵەمەند و جیران و ئەوانەی هەیە دۆستی هەیە پێی بدە ئەمە ڕەیەکی جوانە بیکاتە سێ هەرچەندە لە مەزهبی خۆمان ئەفەرمێ ئەفضل وایە هەمووی بکاتە خێر یعنی یەک دوو لوقمە چونکە خوای گەورە فەرمێ فەکولوا منها وأطعموا البائس الفقير أو جاء فكلوا منها چونکە ابن حزم ئەڵێ هەر واجب لێی بخوا فأطعموا القانع والمعتر جاء فەرمێ لۆ خاترەوەی کە ئەم ئاەتە جێبەجێ بکە وا باشە لوقمەیەک شتێکی لێ بخوا بەڵام ئەوەی تر هەر هەمووی بکاتە خێر بەس وەکو سنەتەکە ئەفەرمێ بکاتە سێ بەش و بەشێکی لۆ خۆی و بەشەشی لە بۆ فەقیران و بەشەشی دابەش بکە ئەنی بەکو هەدیە بداتە کەسی دۆست و جیران و ئەوانێ با دەوڵەمەندیش بن لێ بخوا کوشتنەوە و سەربڕینی قوربانیکردنەکە ئەو ئادابانە چ پێویست دەکاتن هەم لە چەقوی هەم لە ئاژەڵەکە هەم لە شوێنەکە هەم لە لایەنی تەندروستی و طبی هەم لە کۆمەڵێک لایەنی کۆمەڵایەتیش بەڕاستی ینی جاری وە هەیە کەسێک لە ناوەندی کۆڵان و جادەکەی ڕەشە وڵاخێکی بەعردادا و ئەیدی ئەو بۆن و ئەو خوینە ینی ئەوەش تا چەند پێویستە ڕەچاو بکرێت و ئاماژەی پێ بکرێت بە تایبەتی کە ئێستا پەتای خوێن بەربوون هەیە ینی جەنابیشتان ئەگەر ئامۆژگارێکی لەو ڕۆژ بکەین سوپاس دەکەم لای ماوەستە کۆمەڵ ئادا بەچی ئاماژە پێکرد مەسنێک لەو ئادابانە کە ئەو حیوانە ڕووی لە قیبلە بیەوە باشە
وبسم الله لسر بك هتا لما زبي ما السنة بسم الله بك بلا مذاهب ترى رأيك زور بقوتي شكالي واجبة بسم الله بكري يعني أو رأي تام لا رأي كان بقوة الشارع لا رأي قوته ولا رأي الرجحانة أو رأي بقوة لك بسم الله نابي لبیر بکرێ بەڕاستی. بەڵێ ئێستا هەر بۆ بیرهینانەوەی بینەرانیش لە زۆربەی کوشتارگاکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گەورە بسم الله الله ئەکبەر نووسراوە. ینی دەکرێت بێنن ئەوەش نیابەتەن لە بۆ ئەوەیە کە هەموو ئاژەڵەکان لەژێرەوە بیرهینانەوێ بە یارمەتی مامۆستا ینی واقعی من زۆر جار کاتم لۆ ئەم مەسەلەی مریشکۆوانە بەخۆ زۆری پێیان ئەڵێم کاکە لەبیر نەکەی بسم الله هەستەکەم ینی زۆری مبالاتی پێ ناتە. وەکو ئوستازش فەرمووی یعنی ڕێی ڕاجح ئەوەیە کە بسم الله واجبە بۆیە لە قوربانی شەر بە هەمەش لە بیرش بکە یعنی ئەو ڕێیە کە دەڵێ واجبە ئەگەر لە بیرشی بکە هەر حساب نییە دەبی درستی بخۆی لێ بەڕاستی ئەو کەسێک کە حیوان سرە بڕی پێویستە ئەڵێ مسلمان بی پێویستە فاسق نەبی نوێژنەکەر نەبی چونکە حتى ئیمامی قەرافی ئەفەرمێ هەندە عولەما ئەڵێن نوێژنەکەر کافرە واتە ئەگەر کافر بی ئەگەر کافر بی چۆن دەبی کەسێکی دەستی کافر ناخورێت. لۆیە عولەمای تر ئەڵێن خۆڕاستە کتابی ئەهلی کتاب کوژراوەی دەستی دروستە بخۆی بەڵام قوربانی ئەڵێ عیبادەتەکە لە خۆی ئەنجامرێت تەقەڕب إلى الله ناکرێ ئەو قوربانیە پاکە بدرێتە دەست کەسێکی کتابی سەر ببڕێ. لۆیە ئەو حاڵەتانە دەبی هەموو ڕەچاو بکرێن ئەو کەسی هەڵبژێرەکە ئەو حیوانت بۆ سەر بڕێ یا کەسێکی مسلمانە بەدینە نوێشکەرە بسم الله فاسق نیە ئاگاداری بسم الله وکمەوەسە باسی کرد بسم الله الله أكبر وان لە بیر نەکە چەقوەکەی تیژ بکە مراعاتی ئەو حیوانە بکرێ وإذا ذبحتم فأحسنوا الذبحة وليحد أحدكم شفرته وليرح ذبيحته حيوانك تيجكا باكول نبي أزت حيوانك أزت نخوة وألين كحيوانك سربري سقوكي نشان ندى لبرساوي تيجنكا نشان ندى إلا لو كاتك يسري بروكات من تدري وهروها آوي بيبدا خواردني بيبدا بيشتر أو هم أو آدابنا كحقوق حيوان إسلامة الرساوي كردية حقوقي مرۆڤ يعني ئەو بابەتەی پاک و خاوێنی بەڕاستی ئەمەش زۆر گرنگە مامۆستاکە و نخۆشش بڵاو بۆتەوە حەقەتە ئەو نخۆشیە لێ ئەو شوێنێک کە تایبەت کراوە مەتزەرەکان قەسابخانەکان لەوێ پێویستە حیوان سەر ببڕێ ئەتو خێرەی ئەەکەی لەو لای نخۆشەشی بڵاوەکەیەوە ئەمە ئەو خێرەکەی نەکەی باشترە وەنیا و خەڵکی هەراسانەکە ئۆپی سپرۆسیە لەو کۆڵانانە بڵاوە بیتەوە خەڵک بۆنە ناخۆشە بڵاو ئەگە برێن نخۆشش بڵاو نابیتەوە دی ئەزیێدان و بۆنی ناخۆش و ئیزعاج بوونی مسلمانان ئەوە هەمووی بەڕاستی قەدەغێ و لا ضرر ولا ضرار فعلا يعني ئەمە زەرەری تێدا واقعی لەناو جادە و شەقام و ئەوانە هەتا بەبێ نخۆشیەکە يعني بۆ نەشی ناخۆش مەسەرەن ژینگەکەی پیس ئەکاتن وازیەتی خەڵکیەدا مەجزەرەکە ینی پێستی ئاژەڵەکە شاخی ئاژەڵەکە یان سەر و پێچکی ئاژەڵەکە ئایا فرۆشتنەوە کڕین یان هەتا گۆشتی ئاژەڵیش کە کەسێک کردی بە قوربانی دەکرێت گۆشتەکەی بفرۆشتەوە دواتر قیمەتەکەی بکاتە خێر بە تایبەتی پێست زۆر دەبینین و سەر و پێچکەکە واتە ینی ئەوانە ئایا لە ڕووی شەرعەوە چۆن باس کراوە؟ حقەتەن ئەوەی کە عولەما باسییان کردووە لە کتێبە فقهیەکان ئەفەرمون دەبێ هەمووی بکرێتە سەدەقە و هەمووی بکرێتە خێر هەتا پیستەکەشی هەتا ڕیخۆلۆکۆشی یعنی ئەوەی کە هەیەی هەمووی ئەرێ ئەبێ ببەخشرێ نابی بفرۆشرێ بە پارە و هەتا باسی سربڕەکەی ئەکاتن ئەڵێ نابی پیستەکەی بدرێتێ لە مقابلی کوشتنەوەکەی یان گۆشتی بدرێتێ لە مقابلەوە ئەگەر وەکو کەسێکی هەژار و فەقیر پێی بدرێ ئاساییە بەڵام لە مقابلی سربڕینەکە فەرمێ نابی لەوەی پێ بدرێ چکە ئەو کاتی ئەبیتە مقابلە ئەبیتە عیواز ئەبیتە بەیع ینی کڕین و فرۆشتنی تێدا بۆیە ئەوان هەمویان وا ئەفەرمون بەڵام ئێستا واقعی حاڵەتێکی تر هاتوتە پێشێ مەسەرەن لۆ نمونە ئەتو ئەو پیستەی شێ لێت وەرەگری مەسەرەن ئەوە ئیشکالێکە ینی ئایا تو فڕی بدەی و زایع بیت کە کەس نەبوو لێت وەربگری ئەنی بۆیە واقعی ئەتوانین ینی فتوایەکی وەکو معاصر لە حاڵەتێکی وها کە ناچارە بیت یانەوەتە بفرۆشتێ بکرێتە خێر یعنی لەو حاڵەتەی ئەگەر مەسەرەن بۆ نمونە معمەلێک هەبیت وەری بگری لە بۆ پیستە ئەوانە مەسەرەن شتی جلدی لێ دروست بکە ئەکرێ لەو حاڵەتێت و پێی بفرۆشی و پارەکەی بکەیتە سەدەقە بەڵام غەیری ئەوە بچی گۆشتەکەی بفرۆشی پارەکەی بکەتە سەدەقە ئەمیان دروست نییە هەر هەمووی دەبێت تەوزیع بکرێت هەڵگرتنی گۆشتی قوربانی لە نێو بەڕادەکان لە نێو سەلاجەکان بۆ خۆم بۆ ماڵ و منداڵم بۆ
میوانەکان کەوادێن ئایا تا چەند جائزە و چ ڕێژەیەک پێشتر جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد ئەگەر بیکەین بە چەند بەشێک ئایا هەڵگرتنەکەی لە ڕووی شەرعەوە دەکرێت ئێمە گۆشت قوربانی هەڵبگرین لە نێو بەڕاد و مجەمیدەکان؟ حديث هي ما استاش عماش كله وتصدقوا وادخروا بخون مكان صدقوا اشتوانا هندشي هلقرن تا زانا هندك لن تاثير روجان بخوي لا سرتاوا نهي كراب ولا ادخار بس علماء فرمون اول وكاتشي ديال كراب باشي واسايا يعني او بشي كلو خوي داني تقال هرج بقريت باجازه ما مستعني او اسايا بفرموس بالنسبه او كسيك قربانك كيدك يعني او كسيك حيوانك لو خوي ورد قريم بس تكاونيه نانا اويك قربانيك او كسيك قربانيك دك عاده تواني هالقري بله او برسيارك بله بدايه نهي الاكراب ادخار الاضاحي بله هەڵگرتنەوەی نەهی لێکرا بوو دواتر پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگەیدا کە ئەکرێ هەر بگیرێ هەتاکو خاصن هەتا فەقیر و هەژار مثلا دەستی پێدەگا کۆتا قسەت بۆ ئەوانەی کەوە خوای گەورە ماڵی پێداون بەڵام قوربانیان نەکردووە یان قوربانی ناکەن چ ئامۆژگارێکت بۆ کەسی خوا پێداو هەیە لەو جەژنی قوربانەدا قوربانی بکات هەم دڵی خۆی و ماڵ و منداڵ و خەڵکی فەقیر و هەژار و خزمەکانیش خۆش بکات بە بەخشینی بڕەگۆشتێک ئامۆژگاریمان ئەوەیە ئەو کەسێکە خوای گەورە ماڵ و سامانی پێداوە وەکو شکرانە بژێری لە بە ئەو ناز و نیعمەتەی خوای گەورە کە پێ بەخشیە وەکو بەشێک لە زانایان کە دەڵێن کەسێکە بێت و دەوڵەمەند بی واجبە هەموو ساڵێ قوربانی بکە مراجعەی خۆی بکاتەوە محاسبەی نەفسی خۆی بکە ڕاستە ئەو کەسە مچینە سەدەقاتی هەبی خێر و پاداشتی هەبی لە ژیانی خۆی بەڵام لەگەڵەوەشدا با ئەو شعارە گەورەیە هەر بمێنێتەوە یحیای ئەو سنەتەی هەر بکە کەەوە سنەتی بابە گەورەی ئێمە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام ئەمە خۆی لە خۆیدا دەبیتە سەدەقە لۆ خۆی دەبیتە پاراستن بۆ خۆی دەبیتە مایەی تەقوا لن ينال الله لحومها ولا دماء ولكن يناله التقوى منكم دەبیتە هۆی ئەچکە لە بە خاتری خوای دەکەی تەقوا شەرەوەیە ترسی خوای گەورەیە کە خوای گەورە ئەو تەشریعی ئەنجامدایە دەبیتە مایەی بەرەکەت لۆ خۆت ماڵ و منداڵت و هەروەها دەوروبەر و مسلمانان ومێ دەکەین ئەو سنەتە هەلە تەرەقی دابی گوێ نەگرین لەو خەڵکانەی کە بانگەشەی بۆ دەکەن نخۆشی زۆرە و ئەوە هەیە و یان بەدیل سەدەقەیە و پارێ و مافی حیوانات حقوق الحیوان مافی حیوان بپارێزێ کەبیر لە حقوقی ئینسانش ناکرێتەوە لەو سەردەمەی بەڵێ بەداخەوە لێومێ دەکەین ئەو سنەتە ئیحیا بکرێتە بە تایبەت ئەوانی کە خوای گەورە پێداون ئەو فەرمودەی پێغەمبەری خوا کە دەفەرمێ من ئاتاه الله سعة من المال ولم يضحي فلا يقربن مصلانا أو كما قال عليه الصلاة والسلام من وجد ساعة يعني أوش هرشية تيدانيا بو خوا بيداوان هرشية كو دكنا بلغي أواني كدلن واجبة هرسند حديثك هرين لاوازة وقصي لسرة برحال يعني وكباسكرا لسرة تاوش پیغمبر صلی الله علیه وسلم لقوه محالتانی که هبو فقیری و هجاری هم سالی انزام داوا لماله و لسفر و لهم حالت كان جان انزام داوا لو گرنگ دولمندیش اگه خوی با ملتزم و ریسکی پیغمبری خوای هلگرتو حق قربانی انزام بده. خب پاداش داتوا. جناب مامۆستا اگر کۆتا پرسیاریش ئاراسی جنابت بکەم ئایا ئەگەر کەسێک بۆ خۆی لە توانای دانیە شوێنەکەی گونجاو نییە منتیقە و گەڕەکەکەی تایبەتە و دەستیشی ناگاتە کوشتارگەکان و دەکرێت بیدات بە ڕێکخرا و منەظەمە خێرخوازیەکان بڕەپارەیەک بنێریت بۆ ئەوەی کەوە حیوانە چەند بۆ بکاتە قوربانی و پرسیاری شەتری دووەمیش ئەوەیە ئەو منەظەمە گۆشتەکان تەحویل بکەن بۆ شارێکی دیکە بۆ وڵاتێکی دیکە ئایا ئەوەش لە شەرعەوە چۆنە و بە چ شێوازێک باس کراوە؟ بارك الله فيكم يعني پرسیارەکە لە جێ خۆی بوو يعني مەسەلەی نقلی قوربانی لە جەیەک لە بۆ جەیەک ئەبیت زۆرینەی زانایان ئەفەرمون قوربانیەکە یعنی حیوانەکە لەکوێ سەر ئەبڕدرێ ئەبێ لەوێ تەوزیع بکرێ پاشی کوشتراوە نابی گۆشتەکەی بگوازێتەوە لە بۆ جێگایەکی دیکە بەڵام ئەگەر مەسەرەن کەسەکە پارەی نەقل بکات لە بۆ شوێنێک وەکوەوەی جەنابەت باسەکەی بۆ نمونە مەسەرەن منەظەمەیەکەیە لە شوێنێک لە وڵاتێکی فەقیر کە وەزعیان خراپە لێرەوە پارەی لە بۆ تەحویل بکەیت و بیکەیتەوە چیلی خۆت ئاساییە لەوێن دەرێ قوربانەکەی لە بۆ ئەکە و خێرەکەشی پێ ئەگا حاڵەتی دووەمین وەکو وەکالەتە ئەنی بیکاتەوە چیلی خۆی وەکیلەکە لەکوێ سەر ئەبڕی ئەکرێ لەوێن دەرێ با کەسی مضەحی ئەسڵەکە خۆشی لەو شارەکی دیکەبی ئاساییە مادەم وەکیلەکە لەوێ لۆی سەر ئەبڕی بەو شێوازە دروستە بەڵام دەبی ئەوانیش ئاگادار بن ئەو ڕێکخراوانە مەسەرەن کە ئەو پارەیان تەسمیل ئەکرێ ئەبێ مراعاتی کاتی قوربانیەکە بکەن یعنی وەکو ئوستاز باسی کرد مەسەرەن لە دوای نوێژ و خوتبەی جەژن دەست پێکە تا سێ ڕۆژی ئەیام تەشریق کۆتاییەکەی نابێت لەوە تاخیرتر بیکوشنەوەکەی ئەکرێ لەو دوو سێ ڕۆژەی
بیکوژیتەوە اینجا گۆشتەکەی هەڵبگری دواتر چکە ممکن نییە ینی لەوانەیە هەر هەمووی بە یەک کات و لەو 3 ڕۆژێ تەوزیع بکە و باشتریش وایە وەکو گوتم منەزەمەکە کە پارەکەی لەوێ وەربگریت لەوێ بکرێتە قوربانی ینی بۆ نمونە نەک لێرە ئێمە بوە نمونە لە میثال ئەگەر بە هەولێر بینینەوە لێرە بکوژینەوە دواتر گۆشتەکە نەقلکەین ئەمە نە لە شوێنەکە ئەو شوێنەی کە پێویستە بە برێن گۆشتەکەی بەسەدا دابش بکرێ لەوێ قوربانیەکە بکرێ اینجا هەر بژیرێ دواتر تەوزیع بکرێت ئاساییە شتێکی ترش هەر وەبیرم هاتەوە کە ئاماژەی پێ بکەن مەسەلەی عەقیقە و مەسەلەی قوربانی ئەو پرسیارش ئەکرێ هۆزەبانە عەقیقە ینی ئەکرێ لەگەر قوربانی بکەین حقیقەتەن زۆرێک لە عولەما فەرمون نابیت لە مەزهەبی ئێمەش هەر ئەفەرمێ نابی هەر چکە دوو عیبادەتی جیاوازن و تەداخل ناکەن تەنها لە مەزهەبی خۆمان ئیمامی ڕەمەلی کە با بڵێنێکە کە لە با بڵێن عولەمای معتەمەد لە متأخری مەزهەبی ئیمام شافعی مقابل بە ئیبن حەجەری هەیتەمی ڕەحمەتی خوای لێبی و فتوای ئەوش یعنی وەرئەژیرێ ئەو ئەفەرمێ دروستە بەڵام ئەکرێ ئێمە مەسەڵەن وەکو تەوافوقێک بڵێن ئەگەر کەسێک ئیمکانیەتی هەبوو سەعاتی هەبوو با بەجیاجیە یعنی عەقیقەکە لە شوێنی خۆی بکە قوربانیەکەش لە شوێنی خۆی بکە بەڵام ئەگەر کەسێکی حاڵ خۆش نەبوو ئیمکانیەتی زۆر نەبوو ئینشاءڵڵا ئەکرێ خۆی ئەنی ئەم ڕەئیەی ئیمامی ڕەمەلی وەربگری ئەکرێ هەم عەقیقەشی لۆ بەربکەوی و هەم قوربانیەکەشی لۆ بەربکەوی ئەگەر ڕەشەوڵاغ بی کە بە هەفتان دەچێتوانی قوربانی و پشکێک هۆزەبانەکەی بێکەوە لێکدا دەتوانی پشکێک بکاتە هۆزەبانە پشکێک بکاتە خوا پاداشتان بداتەوە بەڕێز دکتۆر ئیدریس سورتی بەڕێز دکتۆر سامی سورتی سوپاستان دەکەم ئەزیەتمدان سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە و ئێمەش دوعاخوازین خوای پەروەردیگار حەجی حاجیانمان قبول بکات و دوعاکانیان قبول بکات و ئینشاءڵڵا حەجەکانیان حەزێکی مەبرور دەبی و سەعیەکی مەشکور دەبی و ذەمبێکی مەغفور دەبیتن و ئینشاءڵڵا پڕ بەخێر و بەرەکەتەوەش دەگەڕێنەوە بۆ وڵات و نیشتیمانی خۆمان و داواکارم خوای پەروەردیگار بەرەکەت بێختە تەمەنی حاجەکانمان و دوعاکانی قبول کردی بێتن هەم بۆ خۆیان هەم بۆ ئێمەشکەوە خوای پەروەردیگار هەموو لایەکمان سەرفراز بکات و وڵات و نیشتیمانیشمان ئاوەدان بکات بەڕێزان خۆشەویستان بەو قەدەرەیە بەو ئەندازەیە هاتمە کۆتایی ئەو بەرنامە تایبەتە لەسەر قوربانیکردن تاوەکو بەرنامەیەکی تر و تەوەرە و بابەت و باسێکی تر بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.